زۆر سپاس بۆ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەستان بە بەسازکردنی ئەو مەراسیمەی ڕێزلێنانە. هیوادارم ببێتە نمونەیەک و دەستپێشخەری زیاتر بۆ ئەو کەسانەی کە سەربازی ونن بە تایبەتی لە وڵاتێک کە سەربازی ونەکان ینی هەر وەکو ناوەکەی خۆیتە سەربازی ونن ینی ناوەکانیان هەیە بەڵام وێنەیان نییە، چونکە بەڕاستی خزمەتێکی بێ بەرامبەر دەکەن، بەڵام وەکو بڵێ لە ڕاگەیاندنن یان لە سۆسیال میدیا باز نەکراون. سەرەتا زۆر سپاس بۆ ئەو مەراسیمی ڕێزلێنانە. هیوادارم بێتە نمونە بۆ ئەوانی کەش و ینی بێتە ئەوەی نمونەیەک بۆی ئەوانی کەش ینی هەر کەسێک حەزی لێ بێ، هەر کەسێک بتوانێت توانای هەبێ دەست پێ بکات ئینشاڵڵا یارمەتی ئەو نەخۆشانە بدا کە توانایە کە توانێت باری داراییان باش نییە لە ماڵەوە چارەسەر وەرەگرن بتوانین یارمەتیان بدەن لە ماڵەوە. ئەوە نزیکەی 2 مانگە دەستمان پێکردەوە، نزیکەی 300 نەخۆشمان بینیوە. هاوکارەکانیشمان ئەوانی کە پێویستیان بە چاودێری هەیە، ئەوانی لەسەر ئۆکسجینی لە ماڵەوە، ئەوانی کە جیهازی هەناسەدانان لەسەر و لە خەستخانەکان یا لە نەخۆشخانەکان جێگەیەکیان نییە یا توانای ئەوان نیە بیبەنە ئەهلی چاودێری ئەوانەکەم. نەخۆشم هەبوو 18 ڕۆژ بەیانی ئێوارە چوومەتە لایەن، نەخۆشمان هەبوو 15 ڕۆژ، نەخۆشم هەبوو هەفتەیەک. ئەتر بە پێی عیلاج و چاودێری نەخۆشەکە چەنی پێویست ببێ ئەوەندا تاوەکو چاک بەتەوە بەجێم نەهێشتووە.